دڵ و دەروون ئاسوودە بێ بە گوێگرتن لەو مۆزیکە کوردی و ڕەسەنانە ئەم گروپە هەم بە ئامێری کوردەواری بە جلوبەرچی ڕەسەنی تایبەتی کوردەواری بە نۆتە و ئاواز و گۆرانی کوردیەوە ئەمڕۆ دڵ و دەروونەکان ئارام دەکەنەوە. بله گرنگیا وان کنسرتا به تایبەتی ji بۆی دەوەرە سۆران و ئەم بێژم باژارە ڕاوەندز بڕاستی پڕ گرنگیا خۆ هەیە به تایبەتی وەختی گروپێک ji کچ و kurên Rojhilatê Kurdistanê bi cilûbergên xwên Kurdî bi awazên resenên Kurdewar di cihekî wekî rawandizê de stranên xwe pêşkêş dikin û çîn û tuêjên cuda cuda di vê salonê de beşdarin cê dilxweşî ye û mirov dikare bêje huner tek kilîleke ku mirov dikare hemû derên qufilkirî çi di hêla ziman da, çi di hêla hunerê da, di hêla civakî da, di hêla siyasî da mirov van qufla biketin. Ew bi rastî peyamekê giring e hem ji bo rawandizê hem ji bo kesên ku arîkar bûne ji vê konsertê de em destxweşî lê dikin û em hîvîdarin ku berdewam ev konser bihên kirin di navbera Herêma Kurdistanê û her wiha Rojhilatê Kurdistanê parçên dinên Kurdistanê jî û spas ji bo we jî. خێراتێکی گەرمی گروپی میوزیکی ڕەسەنی شاری سناکەین ئێوارەیەکی تایبەت بوو بە نسبەت ئێمە بەڕاستی زۆر گرینگە ئەو تێکەڵکێشیە هەبی ئەو ئەزمون ئاڵگۆڕیە هەبی لە بینی ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور هەرچەندە هیچ کاتێک ئەو سنوورە دەستکردێک کە لە بینی ئێمە ڕۆژهەڵاتەوە نەبووتە ڕێگر هەمیشە ئەو ئاوێزان بوونە هەر هەبووە لە بینی باشوور و لە بینی ڕۆژهەڵات بەڵام میوانداریکردنی ئەو گروپە بەڕاستی شتێکی تایبەت بوو بۆیە لێرەوە دەستخۆشی لە ئیداری سەربەخۆی سۆران بەڕێوەبرایەتی گشتی ڕۆشنبیری سۆران بەشی ڕۆشنبیری ڕواندزەکەین قایم قامێتی قەزای ڕواندز جێگای خۆیەتی زۆر بەبایەخەوە سەیری ئەو کۆنسێرتانە بکرێت سەیری ئەو ئێوارە موزیکانە بکرێت ئێمە لەسەر دەمانیشین پڕ لە سترێسین ئەو ئێوارە کۆنسێرتانە ئەو میوزیکانە بەڕاستی ڕوحی ئینسان ئاوەداتەوە کاریگەریی زۆر پۆزتیڤی هەیە لەسەر تەندروستی ئینسان لەسەر دەروی ئینسان لەسەر هێورکردنەوەی ئینسان
دووبارە من زۆر بەگرنگی ئەزانم ئەو تێکەڵ چێشی و ئەزان بوونە بەردەوام بێت. من ناوم نەزیرەیە نەزیرە ڕاستخانە گۆرانی بێژم و ماوەی 4-5 ساڵە کارەکەم و چەند کاری فەرمیم هەیە و ستاش خەریکی ئالبۆمێکی نوێم و لە ماوەی ئەخیردا لەگەڵ گروپی ڕەسەن بە خۆشحاڵیەوە بەشدار بووم و لەگەڵیان پرۆڤەمان کرد و هاتینە شارە جوانەکەی ڕواندەس. من یەکەم کۆنسرتم لەگەڵ گروپی ڕەسەن لە ئەم شارە جوانە بووە بە خۆشحاڵیەوە.